ڕێگای مەرگ بە زووترین کات تەواو بکرێ 750 قوربانی 4500 کەم ئەندام و بریندار زیانێکی مادی زۆر زۆر لەم چەند ساڵە ئەمە ژمارەیەکی زۆر گەورەیە هەر ئەڵێ جەنگی ناوخۆ ڕوویداوە لە منتەقەیە ئەمە وەکو فشارێک بەکارێنین بۆ ئەوەی حکوومەت بە ئەرکی خۆی هەستێ تا ئێستا حکوومەت بەکردەوە سەلماندێتی کە پارە پەروەرە نەک نیشتمان پەروەر فەرمو ئەوە عەرز ئەوە گەز با بەرژەوەندی سەرمایەداری بخەنە ئەولاوە لایە بکەن لە بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستان و گەرمیان بەتایبەت. Diğer ülkeden